ئەو تاوانەی کە 4 ساڵە لە سەری ڕەش لە بەرچاوی مەسعود بارزانی شاردراوەتەوە. تاوانێک کە لە بنگوێی مەسعود بارزانی قەوماوە و تا ئێستا مەسعود لێ بێئاگایە لە ڕێی ساوی تەفدا پرێز ئاشکرا کرد. زۆر جار مرۆڤ لە خۆ پرسێت لە ناو دڵی سەری ڕەشدا چی دەگوزەرێ. لە چەندین ساڵی ڕابردوو زۆر جار لەلایەن چالاکوان مەکیامێدی لە ڕێی پەیوەندی بەرفراوانەکانی لە ناو دڵی بارزانیەکان و خودی بنەماڵی مەسعود بارزانی زانیاریەکی زۆری لەسەر ڕوودا و تاوانەکانی ناوخۆی ئەم بنەماڵەیە بۆ ڕایگشتی ئاشکرا کردووە. بەڵام ئەم جارە باسی تاوانێکەکەین کە ماوەی 4 ساڵە ڕووی داوە. مەسعود بارزانی لەم تاوانە بێئاگایە. ئەم تاوانەش لەلایەن سیدادی برایکە بەرپرسی مەکتەب سیاسی مەسعود بارزانیە ڕێگری کراوە بگاتە بەرگوێ. بەڵام لا بڵندگۆی دەنگی تەفدا پرێسەوە. بەم راپۆرتە بۆ یەکەم جار بە ئاشکراکردنی ئەم تاوانە زەنگین بخاتە بەرگوێی مەسعود بارزانی پاشای هەموو شێخە تاوانبارەکانی سەری ڕەش. ناز مێرگە سووری ژنێکی تابع و مرید و خزمەتکاری بنەماڵی مستەفا بارزانی تا دەگات بە مەسعود بارزانی کە بە ساڵانێکی دوور و درێژ بە ماڵ و مناڵەکانیەوە لەناو ئەم بنەماڵەیەدا وەکو خزمەتکار و مرید تا دوار ڕادە بە وەفادارانە خزمەتی بنەماڵی مەسعود بارزانیان کردووە. بەڵام لە کۆتاییدا دەرەنجامی خزمەتی بە هەموو تەمەنی بنەماڵەکەیان چی بوو؟ شەریف کوڕی ناز مێرگە سووری ناسرا و بە شەریفێ نازێ هاوتەری بیلایکی بە وەفاداری لە بنەماڵەیەدا خاوەنی خزمەتێکی دوور و درێژە. کوڕەکەی شەریف کە ناوی سالمە لە ساڵی 2018 ژیانی هاوسەری پێک دێنێ لەگەڵ خانمێک بە ناوی بەفرین. سەفا کوڕی نیهاد بارزانی بەهێز و حکمی عشایری و حیزبی و بنەماڵی خۆی بە هەمان شێوەی ڕەوشتی باوکی نزیکایەتی لەگەڵ ئەم ژناکە و هاوتەریبی تەریقەتی باوکی خۆی نزیکی ئەم خێزانەکە کە ماوەی 50 ساڵ مرید و خزمەتکاری ئەم بنەماڵەیە بوون و بووکەکەیان دەکاتە ژێر خزمەتی بەرژەوەندی و حەزە سێکسیەکانی خۆیەوە. ئەم پەیوەندیە تا هەستێک بەرفراوان دەبن کە ئیتر سەفا هەر کاتێک بیەوێ وەکو ئەربابێکی سەردەمی کۆیلەکانی ئەفریقا لە ژێر دەستی ئەمریکیەکان هاوس و کەوت لەگەڵ بەفرینەکە تا ڕادەیەک بەفرینی هاوسەری سالمینەوەی ناز مێرگە سووری بەبێ ئاگاداری هیچ کەسێکی بنەماڵەکەیان بۆ ماوەی 2 هەفتە بزر دەبێت. بە پێ و زانیاریانەی کە کەوتونەتە بەردەستی تەفدا پرێز لە کۆتاییدا دوای 2 هەفتە ئاشکرا دەبێ کە بەفرینی هاوسەری سالم و بووکی مریدەکانی بنەماڵی مەسعود بارزانی لەلایەن سەفا نیهاد بارزانی بۆ ڕابواردن و گەشت و گوزار براوە بۆ تورکیا. ئەمە لە کاتێکدایە کە بەبێ ئەوەی هیچ کەسێک لە بنەماڵەکەی ئاگادار بکرێ وەکو موڵکی خۆی سەیری ئەم ژنەی کردووە. دواتر کە بنەماڵی سالم ئەم ڕووداوە بینن بەبێ ئەوەی بتوانن خۆیان ناڕازی بکەن تاکە بوێریان ئەمە بووە کە کوڕەکەیان ئەم ژنەی تەلاق بدە. شەریف کە بە بنەماڵەکەیەوە خاوەنی مێژوویەکی و دوور و درێژی خزمەتی ئەم بنەماڵەیەن ڕێی دەگەێنن کە ئەم سکاڵایە دەگەێنە بەردەستی مەسعود بارزانی. بەڵام تاکە دەرگا گەیشتنی بە مەسعود سیداد بارزانیە. سیداد مستەفا بارزانی کە لە ناو بارزانیەکان ناسراوە بە سیدکۆی سافۆک لەلایەک دەبێت تەمامی سەفا نیهاد بارزانی و لەلایەکی تر پەیوەندێکی خۆش و گەرم و گوڕی لەگەڵ سەفای برازای هەیە. بۆیە ئەم زانیاریە لە مەسعود دەشارێتەوە ڕێگە نادا بگاتە بەرگوێی دوای 6 مانگ بە دەستی کردن و ساردکردنەوەی بابەتەکە. بۆیە بە شەریف ڕاگەێنن کە بەهۆی ناجێگیربوونی تەندروستی مەسعود بارزانی من لەسەر ئەم ڕووداوە مەسعودم ئاگادار نەکردووە. ئەم بابەتەش بەو پێیکە کوڕەکەتان لەگەڵم ژنە جیابۆتەوە ئیتر باشترە هەر بە شاراوەی بمێنێتەوە و لە بیری بکەن. بۆیە تەفدا پرێز لە ڕێم راپۆرتە هەواڵیەدا ئەم بابەتە بگەێنێتە بەرگوێی مەسعود بارزانی بۆ ئەوەی لەلایەک بزانێت ئایا لە لای مەسعود بارزانی هیچ یاسایەک بۆم تاوانە هەیە کە لەلایەن برازاکەی بەرامبەر شەرەف و کەرامەتی موریدەکانی بنەماڵەکەی کراوە. هەمیش دەمانەوێ بزانین هەڵوێست و لێکدانەوەی بۆ ئەم نابەرپرسیارەتەی سیدادی برای بەرامبەر موریدەکانی بنەماڵەکە کە دەیان ساڵ خزمەتیان کردووە چی دەبێت. بەپێی زانیاریەکانی تەفدا پرێس سیداد بارزانی جا لە بەڕێوەبردنی مەکتەبی تایبەتی مەسعود بارزانی خاوەنی پیشەیەکی تریشە کە ئەویش بریتیە لە بازرگانیکردن بە دیدار و پەیوەندیەکانی لەگەڵ برا مەرجەعەکەی. بەم شێوەیە هەرچی بابەتی گرێدرا و با بەرژەوەندی ئەو دەوروبەری نەبێ ڕێگە نادا بگاتە بەرچاوی مەسعود بارزانی. هەرچەندە هیچ دادگای یاسایەک لەسەری ڕەش بوونی نییە، بەڵام ڕێگریکردن لە ئاگاداربوونی مەسعود بارزانی لەم تاوانە
بەرامبەر با بنەماڵی ناز مێرگە سووری و شەریف مێرگە سووری تەنیا بە پێی پێوانی هەندێک ئیمتیازاتی مادی کە دەکرێت ببێتە هۆی سنووردارکردنی هەندێک لە پێگە بۆ سزادانی سەفا و هاوشێوەکانی بە ڕێگری لە برێک دەستکەوتی مادی. هەروەک سزادانەکانی نیهات بارزانی کاتێک لە ڕێی تەفدا پرێس پەیوەندیا بێ ڕەوشتانەکانی لەگەڵ سۆزانیەکان ئاشکراکراون تەنیا بووە هۆی سنووردارکردنی هەندێک پێگە و ئیمتیازاتی بازرگانی و ماوەیەک لە چوارچێوەی ناوچەیەکی دیاریکراودا هاتوچۆ و گەڕانەکانی سنووردار کراون.